سڵاوتان لێبێ وم کاتتان باش بینەران و بیسەرانی هێژە. ئەمڕۆ لە شاری سلێمانیم لەگەڵ کاک حاتەم ڕەفیق. کاک حاتەم دۆستێکی دێرینە، کاتی خۆی لە زیندانی ئەمنی سلێمانی یەکترمان ناسیوە ساڵی 1970 بەهاری 1970 هەر ڕێک وابزانم ئەم مانگەش بوو. کاک حاتەم لەگەڵ گروپێک گیرابوون، ئێمە گرتنەکەشمان تقریبا هاوکات بوو، ینی ئێمە هەنێک پێش ئەوان گیرابووین، ئەوان 6 کەس بوون، ئێمە 3 کەس بووین، دوایی ماینەوە 2 کەس، بەگشتی نزیکەی 7 مانگ 8 مانگ بە مەزەندەی خۆم ئەوانە پێکەوە بووین لە ئەمنی سلێمانی. پاشێن ئێمە دراینە دادگا، چوینە دادگای سەورە لە بەغدا و گەشتینە ئەبوو غرێب. چەند مانگێک دواتر 3 لە برادەرەکانی ئەمان گەیشتنە ئەبوو غرێب. لەو 3 کەسە کاک حاتەمی تیانە بوو، کاک حاتەم و کاک عادل و کاک سەربەست. ئەو 3 کەسە بە تەجروبەیەکی زەحمەتا ڕۆشتن، بە تەجروبەیەکی سەختا ڕۆشتن. قەت ئەو دەرفەتە نەبوو کە لە نزیکەوە یەکتر ببینینەوە باسی ئەوم بۆ بکەن، جگەل لە عادل پێم وایە لە کاتی ڕاپەڕینەکە بینیمەوە هەندێک ئەوا بەسەرپێیی بۆ باسکردن، بەڵامی تر ڕاستیەکەی ئێمە دوای ئەوە یەکترمان نەبینیەوە. ئاخر جار لە قاعەیەک هەبوو لە ئەمنی سلێمانی پێیانوت قاعەینۆ، لەوێ تریمە کە هاتینە دەرەوە جارێکی تر یەکتریمان نەبینیەوە هەتا ئەمڕۆ کە بۆ تۆمارکردنی ئەم پۆدکاستە جارێکی تر چاوان پێکەوتەوە. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر ئەبینمەوە کاک حاتەم. بەخێربێ. زۆر سپاس. ئەمە باسی ئەو تەجروبەیەی خۆتم بۆ بکەی، چونکە تۆ نزیکەی 6 مانگ لە ژووری ئەعدام بووی. لە ماوەی ئەم 6 مانگە زۆر شتت بینی، زۆر کەس لە سێدارە دران، زۆر لەوانە کە هەر ئەوانە بوون برادەرەکانی خۆمان کە لە ئەمنی سلێمانی ڕۆژگارێک پێکەوە بووین. ئەمێ بە وردی باسێکی ئەو بەسەرهاتی خۆتم بۆ بکەی، ئەو ماوەیە کە لەوێ بوون چۆن حکم دران. زۆر سپاس کاک سەلام بۆم دیدارە. وڵا کاک سەلام، کاتێک ئێمە لە ئەمنی سلێمانیەوە دوای تەحقیقەوانە کە براین بۆ محکەمەی سەورە لە بەغا مانگی 2/88 بوو، بردیانین بۆ ئەمنی تکریت لێوە بۆ بەغا. لە محکەمە عەواد بەندەر تەوان حاکمێوێ بوو، هەنێ پرسیار وشتی کرد، بە تایبەت ئەو بڵین ئەو بابەتەی کە منی لەسەر گیرا بووم هیچی پەیوەندی بەوە نەبوو کە ئەو باسی کرد، لەبەرەوەی هەموو بابەتەکەیان گۆڕی بوو. چۆنانی ئەوە لە ئیفادەی خۆتان وتم بوتان ئەوە نەبوو لە محکەمە؟ نەخێر، بۆ من ئەوە نەبوو، بۆ من لەبەرەوەی لە ئەمنی سلێمانی دوای ئەوەی کە تحقیق کرا و بردیانین بۆ لای قازی تحقیق بۆ تەحقیق ئەقوالی پێوتراوە کاتەوا بوو لەوێ کە بردیانین بۆ ئەوێ، پەشێمان بوومەوە لەو ئیفادەی کەیا بووم. بەتەنیا تۆ؟ بەڵێ، لەبەرەوەی ئەو برادری کە لەگەڵیش مابوو ئەویش پەشێمان بووە، لەبەرەوە قازی تحقیق قەراریە ئیعادە تحقیق بکرێنەوە، کە ئیعادە تحقیق کراینەوە زابطێک بوو بە ناوی نەقیب سابت یان پێوت. نەقیب سابت کە هێنامی وتی چۆن پەشێمان بوویتەوە، بۆ پەشێمان بوویتەوە؟ وتم وان نەبوو ئەوەی کە وتومە ئێوە لەژێر تعزیبا پێتان کردوم، لەبەرەوە قەراری ئیعادە تحقیقیە. ئەو کاتە لەگەڵ ملازمەوەل ماجید نەقیب سابت و ملازمەوەل ماجید بوون، وتیان کێشە نییە، دیسان ئیفادەیەکیان نووسی نەمەزانی چییە نووسن، وتیان وەرە ئیمزایکە. وتم ئاخر ئەبێ بیخوێنمەوە، وتیان نە. وتم چمەوە محکەمە هەر عین قساکەمەوە، لەبەرەوەی من نازانم. وتی ئەگەر چوویتە محکەمە چیەڵێ بێڵێت وەرە ئەمە ئیمزاکە. تەوان لەژێر زەختە ئیمزام کرد، تەمە نەمزانی و چیان نووسیوە. کاتێک کە چوومە محکەمەی سەورە من قەزیەکەم شتێکی کە بوو کە چوومە ئەوێ، وتیان لە ماڵی حاتەمە ڕسمی سەیدە ڕەئیس گوایە سەدام حوسێن گیراوە، لە ماڵی ئێمەیە تەشویه کراوە بە قەڵەم. ئێمە شتی وام هەر نەبیست بوو.
ینی ئەو شتش ئەسڵی نەبوو. بەس تۆ ئیفادەکەی خۆت نەبینیوە جاری دووەم کە نەخێر من ئیفادی دووەمم نەبینیەوە. هەر بۆیە لەوێ کە نەقیب سابەت توتی وەرە ئەمە ئیمزاکە وتی تۆ ئەگەر چوی تۆ هەر شوێنی کە چێڵێ بیڵێ تۆ وەرە ئەمە ئیمزاکە. پاشەوەی کە بە ئەوم ئیمزا کرد لە محکمەی سەرە وایان پێوتم. طبعا مانگی دوو کە چوینە محکمەی سەورە وایان وت تەئجیل بوو قەزیەکەمان بۆ مانگی 4 هێناینەوە بۆ ئەمنی سلێمانی. لە ئەمنی سلێمانی بوو برادێک تازە گیرا بوو ئەزم کاکەریمی ناو بوو کەریمە سوور لە دوکانی رادیۆشتی هەبوو لە جادێکاوە. ئەو پێی وتمەوە نییە کە باسەکەین لەگەڵ یەکە لەسەرچی ژیرایی ئەمانە وتم وڵی من شتێکی کە بوو قەزیەکەم بەڵام کە چوومەتە محکەمە وایان وتووە کەچی وتیەوە قەزیەکە زۆر قورسە بۆ وتی ئێستا قەرارێک دەرچووە تەهەجوم بۆ بڵین سەدام حسێن و عایلەکەی ئیعدامی لەسرە. من بە هەموو بیرکردنەوەی خۆم هۆی لە ئەسڵی شەهر وایە کە تۆ قەرارێک دەرەچێ لەو کاتەوە حسابە نەک لەو پێش. من پێش ئەو قەرارە گیراوم بەڵام فعلەن قسەکەی وابوو کە جاری دووە مانگی 4 بردیانینەوە بۆ محکەمەی سەورە. ئەو بوو لە ژێرزەمینەکە چاوەڕێمانە کرد کە بچینەوە سەرەوە. بەڕاستی چاوەڕی ئەو وینەم ناکرد ئەو حکومە بەڵام کاتێکم زانی کە هاتن ناوەکانیان خوێنەوە لەسەر قادرمەکە وازام خۆت جەناب بینیوتە لەوێ ژێرزەمینێ بوو چاوەڕێتە کرد و قاعی محکەمە بەرزتر بوو لەسەرەوە بوو. زەلامێک هاو ناوەکانی خوێنەوە کە ناوی خوێنەوە عادل جەلال عەلی خوێنەوە عادل و دوایی سەربەز محەممەد عەلی دوای حاتە محەممەد ڕەفیق. ئێمەش بەهۆی برادرانی کەەوە بیست بوومان ئەگەر ئەم سێ یعدام بەڵێ کە بانیان کردینە سەرەوە بۆ قاعی محکەمە کە چوینە سەرەوە ئەم سیانیان بانکردین ئێمە 6 بووین سیانەکەی کە لەوێمانەوە لە خوارەوە ئەو سیانیان بان کردە سەرەوە سێرم کرد ناوەکانی خوێنەوە عادل بە جوێرەی مادەی ئەوەنە و ئەوەنە عادل حکم بە ئیعدام. ئەجا سەربەست دیسان ئەویش هەر حکم بە ئیعدام. ئەجا حاتەم عینی شت حاتە محەممەد ڕەفیق وتیەوە حکم بە ئیعدام. جا پێشەوە ئێستا دوایەوە سەر ئەو ڕۆژە ئەو ڕۆژە زۆر ترسناکەی کە هەمووان پێ تێپەڕین تقریبان وەکو پردی سیرات وا بوو ئەگەر بەسەریا ڕەت بوویتە ئەگەیشتی ئەبوو غلێب ئەگەر نا بەدەگمەن هەبوو لە دادگاوە ئیفراج بێت یان ئازاد بکرێت. ئەیتر باشترین شتۆ بوو کە حکم درێجا حکومەکە هەرچنەکە 20 ساڵە مؤبەدە 15 ساڵە. منە بێت لەبارەی گروپی ئێوە شتێک بڵێم ئەوە تۆ هەروە بە خێرایی بەسەریا تێپەڕی. من یەکەم ڕۆژکە گیرام لەگەڵ یەکێکی ئەو گروپەی ئێوە لە ئینفرادی بووین تقریبا 8 ڕۆژ لەوێ بووین عادل بەڵێ کارعادل ئێستا لە سویدە فەقیرە ینی بە عینێکی شتێکی زۆر بینی کارعادل ئێستا باسێکم ئەو 8 ڕۆژە کە لێ بووین ئەو قەزیەکەی سووک و دڵی خۆش بۆ یوت من هیچی وام لەسەر نییە من لەسەر ڕاوەیەکی تەزویری گیراوم. ئیتر من ئەو فتەی تحقیقم بوو هەموو شەوانیان بردەمەوە تحقیقیان هێنامەوە ئینفرادەکانی بەڕێوەبەرایەتی ئەمن ئێمە وەختە لە مدیریەت بووین پێیانەوە مدیریەت ئەمنە کۆنەکە ئەمنە کۆنەکە بەڵام هەر لە ئەمنە کۆنەکە خۆی دوو بەشە ئەمەی خوارەوە کە تەوارێکی دوایی خۆمانی لێبووین ئەوە نا مدیریەتیش کۆمەڵک سجنی تیا بوو سجنی زۆر قەدیم بوون بەشێکی ئینفرادی بوو ئینفرادەکە حرف ئێڵێک بوو عادل لێکێک لەو ژوورانە بوو من لە بەرەوەی هیچ ژووریش نەبوو منیتیەکەن من لە ڕێڕەوەکە بووم ڕێڕەوێکی بچووکی هەبوو بەتانێکی لێ ڕاخرابووی تر من شەوان لێ بووم جا عادل زۆر هاوکاری منی کرد کە ئەیشێلام و بۆی تەشەنج نەکەم و ئەوەیە کە لە تحقیقەت هێنەوە ورەی بەرزەکردن و ئەیشێلام و وەرزشی پێکردم و دەستێ جوڵانم و ئەوانە زۆر هاوکاری منی کرد دوایی لە یەک دابڕین چکە من ڕۆژێک بنیان بە تحقیق خۆی تر جارێکتر منە نەبردەوەوێ پاش مانگێک مانگ و نیوێک بوو ئەو ڕۆژەم لە بیرە کە ئێوان هێنا بۆ ژووری 4 قاتێکی بیجامەت لەبەر بوو بەخوا بزانام ێستا فرانگەکەیم لە بیرمەوە شینێکی کاڵ بوو یەخەی نەبوو
نازم تۆ وایە. خۆت لە بیردماوە یان نا بەڵێ زانوە. کە تۆم بینی زایم لە ماڵەوە گیراوی جا ئەمان لەسەر حیزبی شیوعی گیرا بوون 6 کەس بوون وەکوتم کاک حاتەم بوو کاک سەربەست بوو عادل بوو کاک وشیار بوو وشیار بوو حیدەری عاقیبەتی حیدەر بوو لەگەڵ گەنجی ڕەنج. ڕەوزودی گەنجی ڕەوزۆدی بەڵێ ئێستا ئەگەر باسی ئەو ڕۆژە بکەین باسی من ئەمزانی قەزەکەیەوە قورسە هەریانیۆ کە وەختی لە ژووری هەشتیش بووین ئیتر ئەومان قەزی یەکتریمان نەزانی چکە بۆ یەکتریمان باسە کرد هەتا باسی ئەوەت کرد کە لە ماڵیەوە کتێب گیرا بوو شتی بە بەڵام وێنەی سەدام حسێن و ئەم شتانە ئەوە دروست کراوە بوو ئەگەرنا ئێوە هیچتان بەدەستەوە گیرا بوو بەڵگەنامەیەک شتێک کە ئێوە لای من ڕێخستنی حزبی شیوعین نەخێر لای من نەخێر بەڵام بەڵێ لە ماڵی کاگوشیار و ماڵی سەربەستەوان شت گیرا بوو بەڵام شتی وەکو بڵاو کراوە شت بوو یان سیلاح و شت گیرا بوو بەڵێ لە ماڵی کاگوشیار و کە سێبرا بوون ئەوان دوانیان لە قزیەکەی ئەمە بوو کاگوشیار بوو لەگەڵ سەربەستا بەختیاریش پێش ئەوان گیرا بوو بەس لەو قەزیە لە ماڵی کاگوشیارەوانە شت گیرا بوو بەڵێ دوایش ئەو سێبرای دوانیان هاتن بۆ ژووری عەدام هەردووکیان هاوکات پێکەوە لەوێ بوون بوو بەختیار و بەڵێ بەختیار پێش ئێمە ئەو حکومیرا لەگەڵ جەماعەتی باسم و شاخەوان ئەوانە بوون ئەوان دوای تقریبەن مانگ و شتێک ئەو کاتە خۆی قانونەکە عادەت وا بوو لەوێ کە حکومیری لە محکەمەی سەورە ئەڵێ دوای 45 ڕۆژ تەنفیزە لە ماوەی ئەو 45 ڕۆژە ئەو قەزیە و ئەچووە پیانە و محکەمەی سەلامەی وەتانی مەجلیسی سەلامەی وەتانی لە بەغا ئەوەی کە حکمی ئەعدامەیرا ئەم قەراری ئەچووە مەجلیس سەلامەی وەتانی کە ئەو کاتەیان تەهای ڕەمەزان بڵین هینی بوو سەرۆکی بوو ئەوە چیەکەن ئەوان چاو بە قەراری ئادامەکە یاخشێنەوە ئیتر جاری وا هەبوو لە 4 ئەوانە حکومەکەیان لە یادامەوەدا بەزی بۆ موەبەت جا ئەو برایی کاگوشیار بڵین بەختیار و باسم و شاخەوان ئۆمان کە بەیەکەوە بوون ئەوان حکومەکەیان لە ماوەی 45 ڕۆژە دابەزی لە یادامەوە بۆ موەبەت ئەوان چوونەوە ئەبوو غرێب بۆ بەشی بڵین خاصە ئەوان پێش ئەوە دابەزین ئەوان مانگی وابزانم 3 حکومیرا بوون لە مانگی 4 حکومەکەیان دابەزی نهایەتی 4وانە بوو بەڵام ئێمە لە مانگی 4 کە حکومیران چوینە ئەوێ وازم چەند ڕۆژێک لەوێ بووین دوای ئەوە ئەوان حکومەکەیان دابەزی باسی ئەو هەستم بۆ بکە کە ئینسان لە هۆڵی دادگا حکمی ئەعدام بدرێ ئەزانم شوێنێکی ترسناکە ڕۆژێکی زۆر ترسناکە ڕۆژێکی زۆر ناخۆشە بەڕاستی ئاسان نییە بەڵام فەرقەکات ڕەنگە بڵێم ئەگەر ئێستا بێت قورستر بێ بۆمان لەبەرەوەی تەمەنێکە بەسەر بردو و نەوەیشی کە بیرەکەیتەوە بەڵام لەو کاتە هەم گەنجێتیەکەت هەم ئەو حەماسوهینەی ئەو سەردەمە هەوبووە نەوەیشی کە هەرچەند ترسی تایە کەس نییە بڵێ ناترسم بە تاکید ڕۆژێکی ترسناک بوو بە تایبەتیەوە ڕۆژەی کە ئێمە حکومیراین ڕۆژێکی ڕەشەبا و باران و محکەمەی سەورەش ژێرزەمینەکەی تاریک و ئیزعاج بوو ینی بەڕاستی ڕۆژێکی ترسناک بوو ڕای و ڕۆژەی ئێمەش حکم درێن ئاوا بوو کاک دەیتر باوەڕکە ینی هەستمە کرد ئەوە چکە حەوشەیەکی هەیە سیارەکان کە چی لە حەوشەی محکەمە ڕاوەستی هەورێکی ڕەش هات بۆ خوارەوە دنیا تاریک بۆ ڕۆژە ڕەشەبایەک هات ینی وا مەزانی دنیا ئاخرە بێ وا مەزانی ئەو ڕۆژەی تر ئاخر ڕۆژی دنیاە بەڵێ ئەو ڕۆژی هەمەش وا بوو ئێمە مانگی 12 بوویەوە مانگی ئێمە مانگی 4 بوو مانگی 4 یەکەم جار مانگی 2 چوینە محکەمە بەڵام تاجیل کرا محکەمەکەمان کرایە و مانگی 4 بدیانینەوە مانگی 4 قەرارەکە دەرچوو ئەو بوو من و عادل و سەربەست یادام بوو کاگوشیار و گەنج و حەیدەر 15 و موەبەدەوانە حکومیران بە زۆن پێسیرەکەیەوە 6 کەس بوون لەو ناو محکەمە جیایان کردبوون و ینی بە جیا قەراری ویان خوێن باخر عادەتەن وا نەبوو
کاکسەلام ئەگەر قەرارەکە حکوم بواە مەسەرم بڵێ یاعدام نەبووە هەمووی بەیەکەوە هی نەکرا بەڵام کە یاعدامی تیا بوو یاعدامەکان جیاکرانەوە یاعدامەکان بڵین بە قەرارێک یا احتیمالە لەو کاتا مەسەر ئێمە 6 کەس بووین جیانکردین وڵی لەوەیان تێناگەم بەڵام ئەوەی من تەسەوریەکەم ئەوە بوو کە بڵین ئێمە 6 کەس بووین سییانمان یادام بوو سییانمان مۆبەت بوو ئێمە سییانەکەی یادامەکە لە پێشە ئێمەیان بان کرد ئێمەیان بردە سەرەوە قەرارەکەیان بۆ خوێنینەوە وەرسێکمان لە دەرگای پشتەوە ئێمەیان بردە دەرەوە لە حوشەی محکەمەیە سیارەی ئەوەی ئەمنی سلێمانی کە هێنا بووینێ وەستا بوو ئەو ڕۆژە چەند کەس لە محکەمە بوون خەڵکێکی تر مەسەن غەیریەوە باوەڕکە نایەتەوە خەیاڵم ئەگەر کەسی کەی لێبوو بێت چونکە بەڕاستی ڕۆژێکی زۆر ئیزعاج بوو ڕۆژێکی بۆیتر تۆ کەشو هەوایشی ناخۆش بوو بێژگەلەوەی کە ترسی شتەیە بەڕاستی تر کۆتایی دنیا بوو تازە ڕەنگە تەرکیزت سەرەوە نەما بێت چی لێبووە بەڕاستی تەرکیزم نەبوو بەڕاستی تەرکیزم نییە بڵێم کەسێکی لێبوو بەیان نازانم بەسەوە نازانم کە ئێمەیان بان کرد حکومەکەیان بۆ خوێنینەوە من و سەربەست و عادل ئیتر لە دەرگای دواوە ئێمەیان بردە دەرەوە تەمەن سیاری ئەمنی سلێمانی ئەوەی کە هێنابووینی بۆ بەغا بۆ محکەمە دوو سایقێک و فۆز محەمەی ناو بۆ بجاسمیان پێوت ئەوان لەوێ بوون کە هاتیینە دەرەوە وتیان چی بۆ حکومەکە مان یادام تر ئێمەیان قسە سیارەکەەوە دایان نیشانین و چاوەڕێمانە کرد کاگوشیار و حیدەر و گەنج ئەوان نیشیان هێنا بتر حیدەر لە حاڵەتێکی ناخۆشا بوو بڵین زۆر پێی ناخۆش بوو بڵین کە بۆ حاڵەتی ئێمەکە ئێمەیان برد لە پێشاونیان هێنا ئەیان زانی کە عینەکەمان وایە حکومەکەمان وایە ئیتر پرسیارم لە حیدەر کردوتم چی بوو حیدەر وتی مؤبەد وتم ئەی بۆ ئەوە ئاوا بێتاقەت و هین بوویت وتی بۆ ئێوە ئەوەنی بڵین بە تایبەت بینم زۆر خۆش بوو لەگەڵ حیدەرە تەمەنی لە من 2 ساڵێ 3 ساڵێ لە من بچووکتر بوو ئیتر حساوی برا بچوو کوشتم بۆ کرد بینمان خۆش بوو ئیتر زۆر بێتاقەت بوو بۆ کە بڵین ئێمە حکومەکەمان وا بوو بەڵام هەر ئێوە نیشان هێنایەوە لای ئێمە ناو سیارەکە بە هەمان سیارە بردیانینەوە بۆ ئەبوو غرێب بەڵام لەوێ ئێمەیان جیا کردەوە تەمان ئەوسیانەی کە حکومەکەمان وا بوو ئەوانیان بەر بۆ خاصە و ئێمەیان هێنا بۆ سەقیلە یەکەم جار ئەوانیان دانا بەڵێ ئەوانیان دانا و ئێمەیان جیا کردەوە لەو مەسافەیە فریاکەوتن خواحافیزی بکەن مەسەلەن قسە بکەن وەسیەتێک بکەن بەڵێ لە ناو سیارەکەیە هەنێ قسەمان کرد من خەمی ئەوەم بوو بە جۆری ئەقلێتەکەی ئەو کاتە من وا بیرمە کردەوە کە تەمەن کەس و کار لە کاتی گرتنەکەەوە تاوکە و دەقەیچ ئاگایشیان لێمان نەبوو کە بڵین دەچوین و چین وانە من بە گەنجەم وتم خۆت ئاگاد لە هەموو قەزیەکەمانە هەموو پشتەکان ئاگاداریت خۆتەزانی ئەو نیە کەس بەهۆی منەوە توژ نەبووە هین نەبووە ئەوە ئەتوانی بە براکانم بڵیت ئەگەر چویتە بۆ غرێب جوابیان بۆ بنێریشانیە بۆ لات و پێی بڵێ کە ئاوا بۆ قەزیەکە و تەواو ئیتر ئەو مەسافەیە ئێمەیان برد دڵخۆشیان یەکترمانەیەوە بڵین ئەوانیان و هین نابێ شەڵاو بەرحاڵ ئێمەیان جیا کردەوە بەڵام مینەکە ئەوە بوو لەو کاتەشە خەڵک وا هەستیە کرد مەسەلەن نابێ خۆ زەعیفشان بیت لە بەردەمی ئەوانە ینی لە بەردەمی ئەوانە هیچ هینێک نابێ بنوێنی بڵێ بترسی بگریتین ئەبێ ورەیەک بێ بەخۆ لە بەروی ئەوان ئەو هینیان پێخۆش بوو کە تۆ ئەژنەوە بشی و بترسیت ئەو بوو ئێمەیان هێنا بۆ ئەبوو غرێب ئەوانیان جیا کردەوە ئێمەیان جیا کردەوە بەنسبەت برادەکانی شتەروا بوو بڵێ بەڵێتر کاگوشیار بە حکمیەوەی لە هەمومان گەورەتر بوو برایەکی خۆشی تیا بوو ئیتر زۆر تەژیعە کردین و کاگوشیار پێشمەرگەش بوو پێشمەرگەش بوو بەڵێ کاگوشیار پێشمەرگەش بوو ئیتر گیرا بوو ئەو بۆ ئێمەیان جیا کردەوە بەڵام ئینسان وەکو ویژدان بێڵێ فەوز محەممەد هەبوو لێ ئەبوو جاسم چەند مووقیفێکی زۆر ئینسانیم لێبینی یەشێک لەوانە من بدایەت کە گیرا بووم لە کاتی تحقیق و شتا بووم ئەو شەو ئەویان لەگەڵا بوو کە هاتن منیان گرت ساعت 2 نیوی شەو بوو ئەو یەکێ بوو لەوانی کە هاتن منیان گرت
من هەنێ شتم لابوو بەڵگە نام و شتم لابوو ئەو شتانە یعنی کاتی هات نەژوورەوە بووم و گڵۆپی ئینەکەیان داگیرسان بڵین لە متبەخەکەیا بووم شتەکانمە بینی لەژێر مجەمیدەکەیا بوو زابتەکەی کە قسەی لەگەڵاکردم نەقی فازیل بەرامبەرم بوو من خۆم ئەو پشتی لە شتەکان بوو لەژێر مجەمیدەکەیا بوو من ڕووم لێ بوو شتەکانمە بینی لەژێر مجەمیدەکەیە نەیاندۆزیەوە نیان دۆزی بووە بەڵام دۆزینەوەکە بۆیە ئەڵێم هەنێ مووقیفی ئینسان دوای بەربوونەکەم باسی هەنێشتم کرد کە دوای بەربوونەکەم ئەو برایم براگەورەکەم کاکسەڵاح وتی باشە تۆ چۆن ئەو شتانە لێیادانی وتم لە کوێوتی لە ژێر ئینەکەیە بوو لە سەربان لە ژێر تەنچی ئاوەکەیە بوو ئێمە خۆمان بینی و دەقەیە لە مطبەخەکەیە لە ژێر مجەمیدەکەیە بوو هیچی ئەوم فەوەزە بوو تەفسیری تۆیە کە ئەو گواستێتەوە ئەو گواستبیەوە بۆچی لەبەروی هەر ئەو مووقیفە نەبوو چەند شتێکی کە دوای لە کاتی تحقیقا هەموو شەوێک ئەهات کە کاتێ نیوە شەو ئەمانە من لەوێ بووم لە ئینفرادی ئاها پرسیاریە کرد هین بوویت چی وتووە چی نەوتووە ئاگال لە خۆ بێ قسەی ڕاست بکە ینی ئیتر نێوێرا بڵێ یاتیراف مەکە یاشت بەڵام ئەو قسەی ڕاست بکە و ئاگال لە خۆ بێ اینجا هەر ئەو شەوەی کە منیانگر منیان هێنا دوکانمان هەبوو لە جادەی کەەوە بەرامبەر بازاری زانکۆ هێنامیان بۆ بەر دوکان وەستا بوون سعات نزیکی سێوانی شەو ئەو مەجموعە سیاری کە منیان گرت هاتبوون لەبەر دوکانی ئێمە وەستان ئەیان و شتەکانمان پێ بڵێ تەمان لە ماڵەوە گەڕان نیان دۆزی بووە دیار بوو هاتنە بەر دوکان وەستان تویان دوکانەکەکەین و شتەکانمان بەرێوتم هیچم نییە ئەوە بوو نەختێک وەستان و نیان کردەوە دوکان ڕۆشتن بەڵام ئەو فۆز محەممە دوای ئەوە هەموو شەوێکە هات پرسیاری لێ کردم هەم کاتێکە لە محکەمەش حکم میراین کە ئەو مەمورەکەمان بوو لەگەڵمان بوو لە ڕێگا کە لە ناو ئەبوو غرێ ئێمەیان گواستەوە بچین بۆ بەشی یادامات قەڵەمی یادامات ملوانکەیەکم لە ملا بوو ملوانکەی نەبەوەی کە خۆمان دروستمان کرد بە پەتا بە پەتوین ناوێکمان لێ نووسیوانە ملوانکەیەکم لە ملا بوو بە پەت دروستمان کرد بوو پێم وتم ئەتوانی ئەوە بی بە براکانم چونکە ئەو دوکانەکەی ێزانی اینجا دوکانەکە ئێمەش ئەو کاتە بڵین لە جادەی کاوە زۆر شوێنیشی استراتیژی بوو هەموو ئەم نوشتەکان هاتن لەوێ وەستان چایخانەی دوکانی چی بوو ئەوە کاتی خۆی هەر لە شەستەکانەوە دوکانی باوکم وی سەعاتچێتی بوو بەڵام دوایی لەو کاتەیە تقریبن ساڵی 85 من کردم بەینی چەرەسات و نەستە لەو ئەو کاتە شتێکی تۆزێ شاز بوو نەستەلەی کیتکات و کۆمەڵێت چەرەسات و شتیش دۆک و دوکانی علی کاکە ڕەشەوانە دوکانیشی جوان بوو ئەم نوشتەکان هەمووی هاتن لەو چایخانەی تەنیشتی ئەماوەستانەوەوانە دوکانەکەی ئەنەزانی هەتا لەو کاتا کە چەند ڕۆژێ بوو ئێمە گیرا بووین لافاوێک بوو لە سلێمانی بەڵێ ئەو کاتە لافاوەکە بوو فۆز محەممەد کە هاو شەوێت پرسیاری لێکردم پێم وتم دوکانەکەی ئێمە وتی دوایی پێ دەڵێم دوای یەک دوو ڕۆژاتەوە وتی چووم لە براکەتم پرسیوەوە لەبەرەوەی لەو ناوا وەستان خۆیان غێر باشیت لە براکەمی پرسی بوو بووی غزەرە شتان بووە ئەوی وڵا کۆمەڵێ شتمان ئاو بردوێتی چکلێتم کلێت و شت خەسار بووانە ئیتر کاتەوتی هیچ نەبووە براکەوتێتی هیچ نەبوو مەبەستم ئەو پیاوەیە ملوانکەکە لەوێ تەوان دەستمان کە لە بچە بوو لە دواوە کە ڕۆشتین بەرە بەشی یادامات وتی پێم وتم ئەتوانیت ئەو هینەم بۆ داکەنیت لە ملم دایکەن لە ملم وتی چی لێ بکەم وتم ئەگەر ئەتوانی بیتەوە بە براکەم لە دوکان وتی باش تەوان نەیابەوە بۆیە ئەڵێم ئینسانی باش بوو 6 مانگ من لەوێ بووم نزیک 5 مانگ و نزیکینی و زیاتر لەوێ بووین دوای ئەوەی کە بەر بووم باوەڕەکەیت لە دوای مانگێک لە بەربوونم ئەو ملوانکەی هێنایەوە بۆ دوکان یعنی نەیابوو بە براکانم نەیوێرا بوو تەوان ترساوە تۆ لەوێەوە زەلامێک لە هینی ئاداماتەوە هینێک بێنێتەوە کەشف بێت خۆشی تیاچێ بەڵام نەیفەوتان بوو بۆی هێنای تۆ ملوانکەکەی هێنا بۆ ڕۆژێک ئەو برایم لە دوکان بوو ئێوارە هاتەوە وتی زەلامێک هاتوو و ئەمنێک ئەوەی یاومەتێ کە سێرەکە ملوانکەکەیە دوای بەربوونەکەم بۆی ئەڵم هەنێ مووقیفی باشی هەبوو ئەو ملوانکەت ماوە ئەو ملوانکەیەم خۆی بۆ زەلامێکم کردبوو یان بۆ وتر نەماوە لای من نەماوە بەڵام ناڵێم هەنێ مووقیفی کە بۆیە ئەو برادەرە ئەو
کەسە مفەوەز ئەمنە لە چاو ئەوانیکە مووقفی زۆر باشتر بوو دیسان مووقفی لەگەڵ بەختیارە بە مشەید بەختیاری مامۆستاومێت عینە شت بەعام لەوانیکە باشتر بوو بەڵام هەموو جارێکە هاو دەرگایە کردەوە بۆ خواردن و شتەکان بێن نەژوورۆمانە بەختیاریە بینی قسەیەکی پێوت ژنێوێکی هینێکیە جارێک یەکێک لە مراقیبەکان وەزام ئەمە ڕژ بوو کە ئێستا محەممەد عەبدوڵڵا وەزەم هاوسەرۆکی تەلگەر وشتە ئەمە ڕەش پێی وتی باشە بۆچی ئەوە نەڕقی لە بەختیارە کە بەختیار کوڕێکی زۆر ئینسانیشی باشم و ئەدەبووینە کەچی وتی ئەم بێ ئەقڵە بە دەستی خۆی پەتەکەی کردە ملی خۆی دوایی تەمان بەختیار خۆی بۆ منی باس کرد کە مەسەلە چی بوو لە ژووری تحقیقا پەلاماری زابتەکەی یا بزاب تحقیقیە هەر لەسەرەوەش ڕینیان کرد ینی بێژگە لە قەزیەکەی خۆی ئەوەش بوو بە قەزەی دووەم بووی لە ژووری تحقیقا پەلاماری زاب تحقیقیا بوو هەلاماریدا بوو دەماچەکەی لێ بسێنەوە بزانم بەڵێ ئەوەی بەختیار من لە دەمی خۆیەوە ئەیجێڕمەوە ئەوەی بەختیار خۆی بۆ منی باس کرد بەڵام تەئکیدی لەو قسانەی بەختیار ئەوە بوو کە مووقفی ئەو مفۆز محەممەد چۆن بوو یعنی ڕێکەوە 100% قسەکەی پێشعقلی کردو بەڵێ بەختیار وتی لە کاتی تحقیقا طبعا عزیەتی زۆریان نابوو وتی لە هۆش خۆم چووم لە ژوورەکەی کەوتبووم وتی کاتێک چاوم کردەوە سیرەکەم ئەوەیە کابرای زابت دانیشتووە زابتێکی کەش خۆی یاوە بەسەر مێزەکەیە پشتی لێبوون لەم بووە دەمانچەکە بە ڕووتی بەمەیەوە بەس طبعا لە ژووری تحقیق و لە سجنا سیلاح چەک بۆی نییە بچێتە ژوورەوە چەک نابرێتە ژوورەوە بەڵام لەویا بۆچی ئەم چەکە لەویا وایان کردو ئایا پلانی خۆیان بۆچی نازانم ئەمەیان ئەژنا بە عام هەمووان نەزانین لە سجن و لە ژووری بە تایبەت ژووری تحقیقا نابێت چەک ببرێتە ژوورەوە بەس بەختیار وتی کە چاوم کردەوە سێرەکەم دەمانچەکە بە ڕووتی بە قەی ملازم عەلی بوو کە گرتبووی زابتێکی کەش دانیشتووە بەختیاریش بەڵگە و شت گیرا بوو زۆر لەسەری لەبەرەوە زۆریان عەزیەتیان هیچیان لێ دەست ناکەوت بەختیار وتی ویستومە هەرچۆنێ بێ ئەگەر شتێ پەلامار بم ئیتر بشم کوژنەوە قەی ناکە ئەوە یەشێ دوان چەندێ بتوانم ئیشی خۆم بکەم و دوای هەرچیەکەم لێکەن لێم بکەن وتی هەموو قوتی خۆم و هەڵسان پەلامارم ماوەنیەک دەمانچەکە تی دەمانچەکە خۆی یا بەسەر مێزەکە پشتی لێم وتی کە پەلاماری دەمانچەمە کە دەمانچە ڕاکێشم وتی زۆر شڵەژان بەڵام یەک لەحزە بۆ لەحزەیەک شڵەژان ئەوە نیە ئیتر هین بوونەوە وتی کە ئاواکەم سێرەکەم یەدەکیتیانە یەدەکەکەیان دەریە نابوو لەبەرەوە ئیتر دووبارە تەواو عەزیەتیان نابوو ئێوەتر بە هەوڵی کوشتن حساب هەوڵی کوشتن مثلا هەوڵی کوشتن لە ناو ژووری تحقیقا ئیتر ئەوە هەموو شتێکە هیچی لەسەر نەبێ بەس لەسەرەوەی ئادامیەکەن بەختیار وتت لەسەر چی گیرا بوو من بەڕاستی نایەتەوە بیرم کاک حاتم بەختیار لە ڕێکخراوی پاسۆکا بوو لە ڕێخستنەکانی پاسۆکا بوو کەسێکی چالاک بوو لە هینی پاسۆکە لە ڕێخستنەکانی پاسۆکە گیرە دوای من گیرا بەڵێ ئەو کاتەیە مەوەزەم لە ژووری حەوت بووین شەوێک بەختیاریان هێنایە ژوورەوە ئیتر عادەت وا بوو لەوێ کەسێ تازا گیراوە تا هاتە ژوورەوە مثلا ئەوانەی لەوێ بوون هەواڵیانە پرسی دەرەوە چی بۆ چی ڕوویا و ئەو بەختیاریان هێنایە لای ئێمە ئەو ژوورە هەواڵ و شتمان لێپرسین و منیش غەریب نەبوو لام ئەویش ئەو بەڕاستی نەمناسیەوە ئەو دەقەیە بەڵام غەریب نەبوو لام دوایی پلەی پرسیم وتی تۆ تەلەبە نەبووی لە مثلا ئامادەی ئەزمڕ وتم باوتی منیش لەوێ بووم ئیتر یەکترمان ئاوا ناسیەوە هەردووکمان تەلەبەی ئامادەی ئەزمڕ بووین ئیتر لەوە زیاتر علاقمان زۆر چۆن گیرا بوو بەختیار لە ڕێخستنەکانی پاسۆکە ئیشیە کرد بەڵام بڕیاریا بوو بچێتە دەرەوە من تەمەنەمە قسەکانی خۆیەتی بڕیاریا بوو بچێتە دەرەوە بۆ بڵێن پێشمەرگایەتی لە کاتێکا خۆی تەلەبەی مەحەدی نەوت بوو لە بەسرە لای ماڵی شەو بڵێن کە سوکاری وتبووی من ئەچمەوە بۆ دەوامەکەم بۆ بەسرە بۆیە پێشەوەی بڕواتەوە تقریبەن هەموو ڕسم و شتەکانی هەموو ئەو شتانی پەیوەندی بۆەوە بۆ ئیتر نازانم بەنیازی چی بۆ ئەوان نازانم هەرچی ڕسم و شتی هەبوو لە ماڵەوەمی سووتان و هیچی نەهێشتووە بۆیە ئێستش ئەوەی کە بە کە سوکاریشی پرسیارم کردووە
هەرو ڕسمی هەیە کە من بڵاوم کردبەوە ڕسمێکی ڕەشوسپی بە فەیسبوک داد نابوو بەڵێ جارێک بەڵێ هین نییە وازەحیش نییە بەڕاستی ڕوون نییە ڕسمەکە ینی هەر ئەوەی ماوە نازانم بە چ مەبەستێک هیچ شتێکی خۆی نەهێشت بوو ڕسم و شت و بەڵگە نام و هیچی نەهێشت بوو بۆیە ویستی بووی بچێتە دەرەوە ئەو ڕۆژەی کە لە ماڵەوە حافیزی کردووە هەر لە سلێمانیا ماوەتەوە شەوێک لە سلێمانیا ماوەتەوە لە ماڵی برادێکی خۆی ئەو شەوە لە ماڵی و برادری خۆی ماوەتەوە طبعا نەبێ سەر بە غێرسنەکانی خۆیان بووە ئەو شەوە لەوێ ماوەتەوە ئەو شەوە کۆمەڵێ بەڵگە نامۆشتیان ناوەتێ کە بیباتە دەرەوە بەیانی لەگەڵ ئەو برادرەیە هاتوونە تاوەکو گەراجی پاسەکانی دوکانەوانە ئەمە خۆی باسی کرد وتی لە تا خواحافیزی لێکردم لە هینەکە وەستا بوو لە ناو پاسەکەیا بوو ئەم 21 نەفەریەک بچێ بەرەو دەرەوە کە ئەم لە ماڵەوە بە کەسوکاری وتوەچمەوە بۆ مەکتەب بڵێن بۆ بەسرە بۆ تەلەبەی مەحەدی نەوت بۆ لەوێ کە هاتووە لە سەیتەرەکەی دوکان جەماعەتی ئەمنی سلێمانی تاواری سلێمانی دانیشتون هینەکەیان وا لێ کردووە کە وەکو ئەخباری نەبێت بەڵێ وەکو سوتفەینیان کردووە لەبەرەوەی وتی کەس جەماعەتی پاسەکان هەمووی داگرتووە هەمووی ئاسایی تەفتیشیان کردوون بەڵام کە هاتۆتە سەر ئەم قەمسەڵەکەی کە لەبەریا بۆ لەبەریان داکەنوە بەرگەکەیان لێ کردوێتەوە کۆمەڵێ ئەوراق و شتی تیا بوو کە شاردوێتی وتیایە گرتویان بەڵام لەو کاتی کە گرتویانە ئیتر بەختیار هەوڵی یا بوو هینی بکات بەڵگە نامەکان نێڵێ ئیسفادی لێ بکەنەوە نیە خسوێت دەمیەوە کۆمەڵی وەرە قوش خسوێت دەمیەوە جوو بووی و هینی کردبوو لیان نابوو باشیان لیا بوو بۆی هینی بکەن بەڵام لەوە شوێ بەڵگەنامەکان سیفادی نەبوو بێ بۆیان لەبەرەوەی زۆر هینیان کردووە تەعزیبی ئەویان نابوو کە ناو شت بات ئەگەر ئەو بەڵگە نامانیان بگرتیان ناوی زۆری تیا بوو بەس لەوە چێ لەو کاتا کە جوویەتی و هینی کردو محاولەی کردووە لە ناوی بەرێ لەو دقەیە ئازارێکی زۆریان ناوە لیان ناوە بۆی هینی بکە بەڵام لەوە چێ نەیهێشت بێ استفادەی لێ بکەن تۆ لە ژووری ئەعدام بینیتەوە بەڵێ من لە مانگی 4 ئەو مانگی 3 حکومیرا مانگی 3 هێشتاوەش حکومیرا بوو کە ئێمە چووینە ئەوێت تاوانێ هێشتا نەچوو بووین بۆ ماحکەمە بۆ حکومەکە ئەو مفاز محەمەی کاڵێم هەر ئەو بردبووی بۆ ئەوێ کە ئەو بردبووی بۆ محکەمە هاتەوە لێمان پرسی وتی بەختیار وتی وەکەوەی کە تەسەورمان کرد یادام لێمان پرسی وتی بەختیار یادام بەڵام کە ئێمە دوای مانگ و شتێک دوای ئەوە ئێمە چووینەوێ حکومیراین تەسەورم ناکرد بەختیار لەوێ بێ کە ئێمە چووینە ئەوێ ئێمەیان بردە زینزانیان پێوە زینزانی پێنجەوە تەمان کە ئەو بەنە ژوورەوە ئەو ساڵۆنە ئیتر هەمووی ئەم بەرەوبەر ژووری بڵێم بچووکە و بە شیش هین کراوە دەرگاکانی شیشە ئێمەیان بردە ئەوێ ئەبێ کە حرەز دەرگا کاتەوە ڕاڕە و شتەکەی ترەبێ هەمووی کەس دەنگی لێوە نێت و میل عەرزەکە دانیشت بێ و کەسی نەکە کاتی ئێمەیان بردە ژوور و ئێمەیان بردە ژووری 5 پاژەوەی حرەسەکان ڕۆشتن لەوێ سێرمان بەختیار بانگی کردین تەسەورم ناکرد بەختیار لەوێ بوو وتیەوە ئێوە شیانێنا بۆ ئێرە وتمان سێرم کرد بەختیار لە ژووری 8 بوو کە حرەسە هاتنە ژوورەوە ئیترەوە ژوورەکان بێدەنگ بن یان ئۆتۆماتیکی خەڵک بێدەنگە بوو چکە چێتە ژوورەوە هەر ئۆتۆماتیک ئەبێ خەڵک بێدەنگ بێت قانونەکەیان وا بوو نابێ یەک زەلام بە پێوە بێت نابێ یەک زەلام دەنگی لێەوە بێت لەبەر دانیشن ئەوەختە لە عەرزەکەی ئەبێ دانیشیت و هیچ کەسیش دەنگی لێوەنێت لەبەرەوەی بەشی ئادامات بوو بەشی ئادامات یعنی هەموو سەلاحیەتێکیان هەبوو هەموو سەلاحیەتێکیان هەبوو یعنی ئێمە و فترێ لێوێ بووین لە ناو ساڵۆنەکەی شەوێک لە بەردەمی ئێمەیە بە خاکە ناز و بەین یەکێک لە ئینە عەرەبەکانیان کوشت لە ژوورەوە هەر لە ژوورەوە بەڵێ هەر لە هێنایان دەرەوە لە بڵین ژوورەکەی خۆی لە ناو ڕاڕەوەکەیە یەکێ لە عەرەبەکان و سەید مەهدیان پێوت سوتفە شەوێک ئەوەی مەسئولی حیزبی ئەوێ بوو پیانە و عایدی ناو بوو پیانە ئەبوو سوندس پیاوێکی زەعیفی درێژ بوو خەڵکی ڕۆمادی بوو ئەوە سوتفە جار دەرگای
ڕاڕەوەکەی کردەوە هاتە ژوورەوە نیوە شەو ئەمانە هاتە ژوورەوە بێدەنگە هاتە ژوورەوە سەیری ژوورەکانیە کردەوە بە ڕاڕەوەکەی ڕۆی سەیرم بەروبەریە کردەوەنە سوتفە شەوێک هاتە ژوورەوە لەو کاتانە ئەبینەیە چێشتە نووسێت تەوان شت نووسین نەبوو ئەو شیرانی کەیان هێنا شیری پاکەتەکان شیری معقەم بوو ئەیان هێنا ئەو شیرە پاکەتانە کە بەتاڵە بوو ئەکرایەوە توی خێن نایلۆنی بەسەرەوە بوو نایلۆنەکان لێ کردەوە باقیەکەی و ئەلەمنیۆم وا بوو لەسەر ئەوە کە خواردنیشیان هێنا جاری وا بوو گوێزەر و مێزەر وشتیان هێنا بە تەلێ بەسرا بوو پارچێ لەو تەلیان لێ کردەوە لەسەر ئەو وینی ئەلەمنیۆمە شتیانە نووسی بڵین دوعا و ئاەت و دوعا و ئەم شتانیانە نووسی ئەمە شیعەکان زیاتر شەوێک ئەو عایدە هاتۆتە ژوورەوە سەیرەکات یەکێ لەوانە بینێشتە نووسێ یەکسەر داوای حرەسی کرد تەوان حرەسی ئەوش کێنە ژوورەوە لە دەکەس کەمتر نین ئەوە نییە بڵێ حرەسیە دوان بێتە ژوورەوە بەخۆیان و کلیلەکان و دەکەس زیاتر یەنە ژوورەوە هاواری حرەسەکانی کردوەرن وتی ئەو دەرگایان بۆ بکەنەوە دەرگایان کردەوە ئەو هێنایە دەرەوە تر هەنێ شت هەیە لە تەوەقعی خەڵکان نییە ینی ئینسان نازانێت بۆ ئەوە بووە بۆ ڕوویاوە یا کابرا لەوانەیە خۆشی نەزانێت بۆ ئەو هینەی کە نووسی بووی بە حسابی خۆی ماوەیەک بوو تەنفیزی یادامات وەستا بوو ماوەیەک بوو چەند مانگێک یا چەند هەفتەیەک بوو تەنفیز وەستا بوو ئەم زەلامەش ئەم پشتەی نووسیوە ئەڵێ گوایە ئەو سەردەمە جەماعەتی مەجلیسی عەلا هەبوون مەجلیسی عەلا ئیسلامی جەماعەتی باقر حەکیمەوان ئەو نامەی کە نووسیوە هینی ئەوە ئەکا بۆ ئەوانیە نێرێ ئەڵێ ئەوە ماوەیە کە تەنفیز وەستاوە و احتیمالی عەفوو هەیە و نازانم بەحسا بۆ ڕێخستنەکانی خۆیانیە نووسێت ئەمیش عاید کە ئەو نامەی بینی عەقڵی تێک چوو وتی ئەمە کێشە وەرەقەکە نییە کێشە ئەوەی چێ ئیباتە دەرەوە وتی ئەبێ چێ بیباتە دەرەوە ئەبێ پێم بڵێ چێ ئەم زەلامە ئەو چه حرەسێکەیە بتوانێت ئەمە بەرێتە دەرەوە تەمان زۆرینیان کرد لەوێ هەرەی و وانیە و هیچ نییە و چی تر هەرەسیان بان کرد هەمووی بە خاکەناز و بینەوە هاتنە ژوورەوە خاکەناز لەبەرەوەی لە بەردەمی ڕاڕەوەکەیە لە دەرەوە بڵین لە دەرەوەی هینە قاتعەکە ئەو هینانە هەبوو خاکەناز و پاچ و سەتڵ و وەنێ وەکو هینی حەریق و شت لەویا بوو پێوەی هەڵواسرا بوو وەکو ئەدەواتی حەریقوانە و کاتە هینەکە وا بوو لمیتیا بوو بەڵێ سەتڵ بوو لمیتیا بوو پاچێک و خاکەنازێک ئەوانە بوو پێ بەوانە بە چێبڵ و بەو خاکەناز و بەو کلکە پاچ و شتانە هەموو هاتنە ژوورەوە وەڵای تر لەوێ قسە بکە خزانیانە زاویەکە و بە هەموو تێبەربوون یعنی تر تا وەکو مۆم تڵیسانیانەوە بە هەموو لیانەیە لەناو خوێنی خۆیان تاوا بوو لەوێ ئەنجا ڕایان کێشا بردیانە دەرەوە ئێوە ئەم مەشهەدەتان بینی ئێمە هەموو بڵین ژوورەکان شیشە تۆ عینەکە بینی ساڵۆنەکە ئەم دیمەنە ترسناکەتان بینی بەڵێ لە بەردەمی خۆمانە ئەمە یەکێک لە عینەکانی لە نهایەتی مانگی هەشتا بوو بۆچی بیرم ناچێتەوە ئەم عاید ئەو ئەبوو سندوسیان پێوت ئەو مەسئولی حیزبی بوو کابرایکی خەڵکی ڕۆمادی بوو ئەو کە مەسئولی حیزبی ئەوێ بوو یەک قسەی کرد دوای ئەوەی کە ئەو شتە ڕوویە وتی ماوەیەکە تەنفیز وەستاوە احتیمالی عەفوو هەیە بەڵام بە زمانەکەی خۆی بۆ نەوە وتی سەیدە ڕەیس ئەگەر عەفووش بات ئیلا وەجبەیەکتان لێ دەرەکەم وتی سەیدە ڕەیسیش عەفوو بە ئیلا وەجبەیەکتان لێ دەرەکەم فعلا واشی کرد بەڵێ چۆن یعنی لەبەرەوەی ئەو فترەی ئەخیرە تەنفیز وەستا بوو ئەو حادیسەی ڕوویا شەوی یەکی نۆ بوو یەکی نۆی هەشتا هەشت ماوەیە بوو تەنفیز وەستا بوو تەنفیز شەشی نۆ عەفوەکەیە یەکی نۆ حادیسەی ڕوویا شەشی نۆ سێی نۆ وەجبەیەکی دەرکرد یعنی سێ ڕۆژ پێش عەفوەکە وەجبەیەکی دەرکرد شەشی نۆ عەفوەکەیە وەجبەکەی کە دەریشی کرد حەڤاژدە کەس یادامکرا لەوانە دوانیان کورد بوو یەکیان سیروان سەعید بوو لەگەڵ مەهدی هەردووچیان خەڵکی سلێمانی بوو یەکیان لای مزگەوتی شێخ بابەعەلی ماڵیان لەویا بوو سیروان سەعیدی ناو ئەویکیان هەر لەگەڵ ئەو بوو مەهدی ناو بەس نازانم ناوی بەخۆچی مەهدی بەڵێ دوان عەربەت بوو وەڵڵاهی ڕەنگە نازانم کوڕێکی دەنگڕ بوو سمێڵێکی هینی هەبوو سیروان و مەهدی بە هینی قەزەی ئیسلامی ژیرا بوون ناناوەنیە سیروان و مەهدی بە تۆمەی ئیسلامی ژیرا بوون لەو وەجبەیە کە عاید دەری کرد ئەو دوانەی تیا بوون کورد
ئەوانی کە معارەب بوون. بۆ ئەڵێم هەنێ شت ڕوەیە ئێستا بڵێ ئەو کابرایەکە ئەو نامەی نووسیوە نازانم ئیتر بە چ عەقڵێک ئەوەی نووسیوە چۆن ئەوە دەرەکرێت ئەچێتە دەرەوە نازانم. بەڵامی تر وا کەوتەوە کە شکیوان لێ کرد لە ڕێی کەسێکەوە لە ڕێی کەسێکە و شکیان لە حرەسەکانی خۆیان بوو. بۆیە لە دوای ئەوە یەک حرەس دیار نەما ناوی حاتەم بوو لەبەرەوەی دیار بوو یەکێک خەبەریان باوان بە بڵین مەسوولەکانی ئەوێ کە ئەویش ئامۆزازای سەدام بوو لەوێ حکومیرا بوو بێدام ناوی سفوک بوو ئەبوو عەجیلیان پێوت یاویشی کەڵەگەتی هەیکەلی زل بوو تەمەەن خۆی و چوارژن برای ژیرا بوون ژنبراکانی هەمووی ئادام کرابوو بەس خۆی ئەمری بڵین ڕاگررتنی تەنفیزەکەی وەستا بوو بەمری سەدام حسێن خۆی چکە دەمێ بوو لەوێ بوو ئەو کاتی ئێمە لەوێ بووین ئەو ساڵ زیاتر بوو لەوێ بوو هەر بەمری سەدام تەنفیزی ڕاژیرا بوو لەوە چوو ئەو خەبەری یابێت لەبەرەوەی یەک دوو جار ئەو حرەسە کە ناوی حاتەم بوو حەبی پاراستۆڵی هێنابوو بۆ هەنێ ئەوەنێ زۆر بەمان برینە لێ هاو هی بێ هەتاوی و بێ ئاوی گەرمیوانە گیانە بوو بەبرین یەک دوو جار پاراستۆڵی هێنابوو بۆ سەر برینەکەی کە سەر برینەکە تۆزێ باشتر بوو ورتانە کردوتان بەڵێ لەبەرەوە لە دوای ئەو هینەوە ئەجا وتیان چێ ئەو پاراستۆڵانە هێنێتە ژوورۆ پاراستۆڵ هاتۆتە ژوورۆ لە دوای ئەو حرەسەی هێنایتر ئەویشمان نەبینیەوە نازانم نەقلیان کردووە چیان لێ کردو نازانم ئیتر خەڵکی تیا بوو بڵین یەکێ لەوانە سفوک بوو کە هینیە کرد ناترسا تۆزێ مسەیتر بوو لەبەرەوەی تەنفیزی وەستا بوو هەتا حرەس و شتەکان زۆر حسابیان بۆ کرد لەوێ هەتا ئێمە شاتی نەدرەوەەوە هەر لەوێ بوو چیتر دبینی لەو وڵی کاستەڵام شت زۆر ڕوویە ئێستا یەکێ لەوانە ئێمە لەوێ بووین لە یەکێ لە ڕۆژەکان تەوان ئێمە لە مانگی چوارە 22 یا 23 چوار حکومیراین کە چوینە ئەوێ وازانم 15 ڕەمەزان بوو ئەو ساڵە لە نیوەی ڕەمەزانە بوو تقریبەن تەنفیز وەستا بوو یعنی ئادامات وەستا بوو بەهۆی مانگی ڕەمەزانەوە تا دوای جەژن تەنفیز وەستا بوو جێبەجێکردنی حکوم جێبەجێکردن شەمان و چوارشەمانەکرا بەڵێ هەفتەی دوو جار بوو یەکشەمان و چوارشەمان بوو بەڵام لە هەنێ حاڵەتە تەنفیز هەبوو مباشیر لە محکەمەوەیان هێنا دوای سعاتێ دوان تەنفیزیانەکردن ئەو ماوەی ئێمە لەوێ بووین یەک وەجبەیان هێنا 8 کەس بوون خەڵکی دیالە بوون دیوانیە خەڵکی دیوانیە بوون ئەوانیان هێنا هەر هێنان دایانان لە ژوورەکانە و دوای نیو سعات بردیان ئیتر نازانم ئەوانە بڵێن لە محکەمەوە ڕەنگە قەراری ئینیان بیرێ یەکسەر تەنفیزی مباشیر ئەو وەجبەیەم بینی چۆن تا نەزانی کێ تەنفیزی مباشرە کێ ئازاد دەکرێت لەوانەیە مەسەلەن ئازاد کرابنەوەوانی نازانم بەڕاستی نازانم ئەویان ئەو جماعە کە ئێوە ئیتر لەناو ئەم ژوورانە ئەم زیینزانانە هیچ نەتانزانین لەو دی دەرگاکەەوە ئیتر نەمانەزانین چی ڕۆیە بەڵام هینەکە ئەوەیە ئەگەر کەسێک بێن نەژووری ئادامەوە مەسەرەن سعاتێک نیو سعات لەویان نابێت ئەو قەراری محکەمەیە هاتۆتە ئەویا یعنی ناکرێتەوە مەسە بیهێنی نیو سعات لەویا بێ دوایی بەریبن یا حکومیراوە 20 ساڵ و موەبەت حکومیراوە بۆی هێنێ بۆی ئادامات چکە ئادامات ئاسان نەبوو یعنی جەماعەتی ئەبوو غرێب خۆشیان بۆیان نەبوو ئەو جگە لەو چەند کەسەی ئەوێ بۆیان نەبوو بێنەوە قاتاوە بۆیە ئەمانزانی ئیلابێ بۆ تەنفیز بێژنا نایبرم بۆ ئەوێ مەبەسمەوە بوو ئەو کاتێک ئێمە لەوێ بووین لە نیوەی ڕەمەزانە بوو تقریبان تەنفیز وەستا بوو نەبوو هەتاوەکو یەک ڕۆژ دوای ڕەمەزان دوای جەژن کەسێک لە ژوورەکەی ئێمەیا بوو ناوی فەوزی بوو ئەبوو فورخانیان پێوت تەلەبەی جامیعەی بەغا بوو ڕۆژی دوای جەژن هاتن ئەویان برد ئەو تەنفیز کرا ئەو بەتەنیا ئەو وەژبێ ئەو بوو ئیتر لە دوای ئەوەوە دەسی پێکردەوە تەنفیز دەسی پێکردەوە هەموو یەکشەمە و چوارشەمەیەک وەژبەیەکیانە برد بڵین یەکشەمە وەژبەیەک چوارشەمە وەژبەیەک بە گشتی تقریبا 35 کەس وەژبەی وا بوو حەڤە بۆ وەژبەی وا بوو 18 کەس بوو یعنی بەگشتی هەر ئاوا بوو ژمارەکە هەر بەو هینە بوو تقریبا دایمە وا بوو ئەین زۆر بە دەگمەن یەک کەسەکرایە 4 کەس 5 کەس دایمە یا حەڤە بوو یا 18 بوو ئەیان بردن
دوو جار یەک کەس کراوە ئەو جارە ئەو فەوزیە ئەو فورقانیان پێوت لەگەڵ بەختیاری مامەساومێت بەختیاری ئومێد جەلال بۆ ئەویش بە تەنیا ئەو ڕۆژە ئەویان کرد. تو باسی بەختیارن بۆ بکەوە بە بچینەوە سەر مۆزۆی ئەو کە وتت لەوێ بینیمەوە یان بینیتەوە یان هەر گوێ لە دەنگی بوو چکە ژوورەکان بە تەنیشتی یەکەوەن لەمەگەر بکوێتە بەرامبەرت. من لە ژووری 5 بوو لە ژووری 8 بوو ژوورەکان تقریبان ئاوا لاونی و کەوتبوو یعنی ئەگەر بەرامبەرم بۆ ئێستا ژوورەکانی بەرامبەر یەکترمانە بینی بە تەواوی بەس ئەو ئاوا لاونی و بوو بە حاڵ سەرمان هەردووکمان سەرمان وا لێ کرد بە حاڵ نیوەی دەموچاوی یەکمانە بینی. بەڵام لەگەڵ بەختیارە ئەو لە ژووری 8 بوو من لە ژووری 5 بوو من و عادل و سەربەز لە ژووری 5 بووین. هەر لەو ژووری ئێمە کوردێکی کەیتیا بوو ناوی حسین بوو پیاوێکی سووری پشکۆلە بوو ئەسڵاعێ بوو خەڵکی دێ ئەنجێنە بوو ئێران حاڵەتی دەرونیشی تەواو نەبوو حاڵەتی دەرونی خۆی تەواو نەبوو لەبەرەوەی ئەو دەقەی کە ئێمەیان بردە ئەو ژوورەوە تاوانەبێ هەمووی دانیشێت و کەس دەنگی نێتەوانە کە ئێمان بردە ئەو ژوورەوە 3 کەسی تیا بوو هیچێک لەوانە مامەسافەوزیە بوو هیچی لەوان عەتا حەسانی ناو عەرەب و خەڵکی دەی ناحیەی ئیسلاح بوو لای ناسریە ئەوی سێهەمیان ئەو حسینە بوو کاک حسین پیاوێکی پشکۆلەی سووری ئەسڵاح بوو کە ئێمە چوینە ژوورەوە کە حسین خۆی هەڵگێڕابوو ئاوانی وەکو بڵێن قەژاڵ ئاوای کردبوو کە ئێمە چوینە ژوورەوە دوایی کە دانیشتین و حەرەز ڕۆشتمانە ئەیترەوان بە خێراتنیان کردین ئەو دوانە دوایی وتیان خەڵکی چۆنمان سلێمانی و کوردینەوانە وتیان ئەو کاکە حسینیشم ئەوی شەر کووردە وەڵای تر ئەویش قسەمان لەگەڵا کرد دیار بوو حاڵەتی دەرونی باش نەبوو خەڵکی دەی ئەنجێنە بوو لای ئێرانەوە بەڵام وابزانم لە کەمپی ڕۆمادی بوو خۆی لەبەرەوەی حاڵەتی نەفسی تەواو نەبوو نازانی قسەکانی چەند وایە یاوانیە ئەیوو من لە کەمپی ڕۆمادی بووم هەنێ خەڵکی لای خۆمان هەبوو بیستمە بیان بەمەوە بۆ ئەو دی و ئیتری گرتومیان ئاوای نەکەیە کرد نازان بیتر چەندێ وایە یاوانیە حاڵەتی باش نەبوو بەرحاڵ ئەوان ئەو سیانە لەو ژوورەیە بوون ئێمەشیان بردەوە 3 کەسیکە بووین بە 6 کەس ئێوەس ئەم هەر 3 کەسی خۆتان چوونە یەک ژوورۆ بەڵێ ئەو سیانەی من و عادل و سەربەستیان بردە ئەو ژوورەوە 3 کەسی کەشی تیا بوو بووین بە 6 کەس 4مان کورد بووین بەڵێ من و عادل و سەربەست کورد بووین لەگەڵ کە حسینیش کورد بوو ئیتریۆ ئەم چەند مانگە پێکەوە بوون لەو ژوورە کاک سەلام فەرقەکە لەبەرەوەی بووین بە 14 کەس دوایی وردە کەمە بووین زیامانە کرد خەڵکی کەیان هێنا خەڵکیانە برد بۆ تەنفیز و خەڵکیانە هێنا هیکیاندا خەڵە کرد حکومەیرە بەڵام ئەو دقەی کە تۆ حکومەیری بۆ بەشی یادامات کە ئەو باتە ئەو ژوورۆ لەو ژوورە هاتنە دەرەوە نییە تاوەکو بۆ بەس بۆ جێبەجێکردنەکە ئەو ئەبرێتە دەرەوە ئەین دەرگا ناکرێتەوە ئیلا بۆ جێبەجێکردنە 14 کەس لەو ژوورە جار بۆ بووین بە 14 کەس ژوورەکان زۆر بچووکە آخر توالێتەکەشی تایە بەڵام توالێتەکان دەرگایان نەبوو نە دەرگای هەو نە دیواری هەبوو هەر سیفۆنەکە لە عەرزەکەی بوو ئەگەر یەکێ بیویستە مثلەن ئەچێ دەست بە ئاو بگەێنێ ئەبوایە 2 کەس هەڵسایە بەتانیەکەیان بۆ ئەگەر وەکو سوچێکیان بۆ دروست دەکرد ئەتاوەکو تاوا بوو بەتانیەکانی نەکردەوە مەسینەیەک و دۆلکەیەکمان لابوو مەسینەکەمان خستنا و دۆلکەکەەوە خستنا و سیفۆنەکە و بەتانیەکەمانەیە بەسەرە و ئێتر تیا دانیشتی و تیا ئەخەوتیت و ئێتر جاری وابووم لە 14 کەس هەمووی ئاوەکو هین بجوتە بووی بەیەکەوەی ناجێ نەبوو یا جاری وابوو 3-4ێکمان بە پێوە وەساین نەتاوەکو ئەوانی کە هینەکەن چونکە زۆر بچوو بوو ژوورەکە سەدان جار ئاواکە هینە پاڵکەوتوم بلۆکەکانم ژماردووە 5 بلۆک پان 6 بلۆک درێژ ئەوە نەبوو ژوورەکە 14 کەس لەویا بووین ینی کە زۆرترین حاڵەت من تایە بووم 14 کەسی تیا بوو ئەویا بەڵام ئیتر خەڵکیان لێ دەرەکرد مەسەرەن مامەسافەوزیان برد یادامیان کرد دوایە و عەتایان برد عەتا حەسانیان برد دوایە و حسینی ئەو ئێرانیەکەیان برد ئەوش یادام کرا بەڵێ ئەو دقەی کە هاتن ئەویان برد ناڵم وەزعی باش نەبوو کاتێککە هاتن بە شوێنیا بەتانیەکەی هەڵگرتووی قسە بنباڵی وت کاسین داینێ ئەوەی بۆ کوێبی کەچی بم با مسلمانی استفادەی لێ بکەی بم یەم بەیەکی ینی هینی ئەوەی ناکرد کە ئەیبەن بۆ یادامیە بن تاوان دوای ئەوە بەختیار کە ئێمەیان بردە ئەو ژوورە بەختیار بانگی کردین وتی ئێوەشیان هێنا بۆ ئێرە وتم نەمزانی بوو ماوە لێ قسەمان کردەوە بەیەکەوە ئەو فترێ بەیەکەوە بووین تاوان ئەزانی بە گوێرەی حکومەکان مەسەلەن تۆ
مانگی 2 حکومیراوی ئەو مانگی 3 حکومیراوە مانگی 4 حکومیراوی ترەزانی کەیە کاتەکە و کێ کە ئەو کرای تر سەرەی توێ بە جوێری حکومەکە لە محکمەی سەرەوە کەی حکومیراویت. دوای بینی تۆ کە بردیان بۆ تەنفیس؟ بەڵێ بەختیار هەر قسەمانەکرد ڕۆژانە قسەمانەکرد بەیەکەوە. بەڵام یەکی لەو حاڵەتانی بەختیار کە قەت بیر ناچێتەوە تەوان لەوێ عادەتەکە وابوو لە بەشی یادامات خاستن لە کاتی ڕەمەزان و عاشورە ئۆمانەیە شیعەکان زۆربەی زۆری شیع بوو، ینی ئەوەی عەرەبوو زۆربەی هەرە زۆری شیعەکان بوون. بەڕۆژ زیاترە خەوتن بە شەو دوعا و مناجات و ئەو شتانیان بە دەنگ ئەخوێنەوە و هینیانە کرد. بەختیار لە مانگی 3 حکومیرا بوو، لە مانگی 5 هێشتا تامان ئەو فترەی کاڵێم ڕەمەزان بوو تەنفیز وەستا بوو دوای جەژن دەستی پێکردەوە ئیتر وردە وردە بەردەوام هەموو هەفتەیە 2 جار وەجبە ئەکرا هەتا 5 ڕۆژی 5 بەختیار تەوان سەرەی بوو خۆی زانی لەبەرەوەی کەس لە پێشەوە نەمابوو. ئەو ڕۆژە بەیانیەکەی بوو تەوان لە دوای سعات 1 ئەوانەوە هاتن ناوەکان ئەیانزانی ئەو دقەی کە ئەخریتەوە ژوورەوە ئەزانیت لای خۆیان نووسیوانە ئەوە نەبوو بڵێ ناو بخوێنێتەوە بڵێت ژوورێکە ئاهات یەکسەر بەردەمی ئەو ژوورە بڵان کەس هەڵسە سەر پێ وەرە دەرەوە ئیترکەیان هێنایە دەرەوە کە لە بچیانە کرد و تاوان ناڵم حەڤەشدا حرەز بۆ یەکەوە بوون. باشە کاک حاتم حەزەکەی لێرە ڕایەگرین هەتا لە ئەڵقەیدات و دێنەوە سەرم باسە حتمما زۆر شتی تر هەیە باسی بکەین زۆر وردەکاری هەیە بۆمان گەڕیتەوە. کاتێکی خۆشتە ئەڵقەیدات و